میوانداری زۆر بەڕێز دکتۆر دیاری شێخ جەلال مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری داراییمان کردو لە نێو ستۆدیۆکانمان. دکتۆر زۆر بەخێر بێی، خۆشحاڵم دووبارە پێکەوە گفتوگۆ لەسەر پرسێکی دارایی دەکەین. هەر زۆر بە سادەیی ئەو پرسیارە ئەەکەم، ئەگەر ئەم جەنگ و ئاڵۆزی و داخستن و گەمارۆکانی سەرگەروی هورمز بەردەوام بن و ئەو سەرچاوە داهاتەی عێراقکە نەوتە بەم جۆرە نەگاتە بازاڕەکان، بۆ دۆخی دارایی عێراق چاوەڕێی چی بکەین؟ سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ بینێرانی کورسات. خۆی هەمیشە هەبوونی جەنگ لە ناوچەکەدا عێراق ئەتوانین بڵین بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کاریگەریە بێت لە سەرم دارایی و ئابووری خودی عێراق، لەبەرەوەی سەرچاوی ئەساسی داهاتی عێراق کە لە سەدانەوەی پرۆژه یاسای بودجێ پێک دێنێت فرۆشتنی نەوتە. فرۆشتنی نەوتیش لە ڕێی هێڵەکانی نەوتەوە کە هەموو زۆر وازەح لە لای هەرتاکێک لە ڕێی بۆرەکانی نەوت و گەروی هورموزەوەی کە بەشێکی زۆری لە گەروی هورموزەوەیە. بە هەبوونی ئەم کات ئەم بارودۆخێکی لەم جۆرە بڕی ئەو هەناردەکردنی نەوت، ناردنەدەرەوەی نەوت بۆ بازاڕەکانی جیهان زۆر کەمی کردووە. لە هەنێک سەرچاوە دەکرێت بڵین لە دوایەوەی کە ماوەیەک وەستا کەم بۆتەوە بۆ 600,000 لە نێوان 600,000 بۆ 1,800,000 بەرمیل لە ڕۆژێکدا، کە پێشووتر واجب بوو لەسەر عێراق 3.3 هەتاکو 3.5 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکا بخاتە بازاڕەوە. ڕاستە ئێستا هەمومان درک بۆ واکەین کە بەهای نەوت زیای کردووە، بەڵام کەمتر عێراق توانیوتی سوودبن بێت لە داهاتینەوە. لەبەرەوەی لە زانستی دارایی و ئابووریدا هەندێک جار گرنگ حەجمەکەی قەباری ناردنەکەی ڕاستە ئێستا بەهای نەوت بەرز بۆتەوە، بەڵام بڕی ئەو قەباری ئەو نوتی کە عێراقی خاتە بازاڕەکانی نەوتەوە بازاڕەکانی جیانەوە کەمترە، لەبەرەوە ئەتوانین بڵین داهاتەکەی کەمترەکە هەرچەنە بەهای زۆر باشە. ئەمە گرفتێکە کە لەوەتەی قەیرانی گەروی هورموزەیە نەوتەکەی بۆ جۆرە تووشی و کێشە بۆ کە شیکارێکی جوانە بۆ کرد، بەڵام لەم لاوە گرفتێکی دیکە بۆ عێراق هاتۆتە پێش. باز لەوە دەکرا کە گرێبەستە نەوتیەکانی عێراق گرێبەستی دواخراون، نەوتی فرۆشتۆ 2 بۆ 3 مانگ دوایەوە پارەکەی وەرگرت. بەڵام ئێستا بە گوێرەی ئەو ئاژانسێن و دەوڵەتیانی کە دەستیان بە هەندێک زانیاری گەیشتووە و تەنانەت هەندێک سەرچاوی ڕسمیش و ڕاوێژکاری محەممەد شیار سوودانیش ئەمەی پشڕاست کرۆتەوە کە بڕێک دۆلار کە پارەی فرۆشی نەوتە یاخود بەشێکی پارەی فرۆشی نەوتە کە دەبواە لە ڕێگەی فڕۆکۆ بێتە عێراق ئەمە نایەتە عێراق. ئەمە هێندەی تر گرفتی دارایی بۆ عێراق قوڵ نەکردوێتەوە؟ گرفتی بێگومان گرفتەکەی قوڵ کردوێتەوە، بەڵام دانانی مەرجێک بەم جۆرە هێندە بە ئاسانی نییە. لەبەرەوەی ئێمە چەند جارێک لەم بین بەرەو باسیەوەمان کردووە ئەمریکا چاودێریەکی یەکجار چڕی عێراق دەکات، چاودێری ئەو دۆلار بە دۆلارەکە کە داخڵی عێراقە بێت و ئایا بۆ کوێچێت هەر لە بە سیستمکردنی بانکی موچەخۆرانی عێراق و بابەتی تۆڵتین و پاشانیش ڕێخستنەوەی گومرگی و جێبەجێکردنی نظامی ئەسیکۆدا هەموو ئەمانە پاشانیش کە یێتە سەر پلانی چاکسازی بانکەکان هەموو ئەمانە ئەو پلانانن کە ئەمریکا پێویستەکە دانە بەدانی خاڵ بە خاڵ جێبەجێ بگرێت و زۆر بە وردیش چاودێریەکە لە جێبەجێکردنیە تاکو نەتیجەیەکی باشتی دەستکەوێت. لەبەرەوەی مەبەستێتی ئەو دۆلاری کە ئینێرێ بۆ خودی عێراق سرف کرێ، هاوڵاتی عێراق لێ سوودمەند بێت، جیاوازێکی ئەو تۆ نەبێ لە نێوان نرخی فەرمی دۆلار و بازاڕی ڕەشدا، چونکە پێی وایە ئەم دۆلارە ئەچێت بۆ وڵاتانی کە ناحەزی ئەمریکان و کە بە هەموو جۆرێک گەماروی ئابووری خسووتە سەر وڵاتانە، چ جایەوەی کە وڵاتی ئێمە خۆمان هەموو ئەو ڕاستیە زانین کە ئەمریکا پارێکی یەکجار کە نزیکە بێت لە 3 تریلیۆن دۆلار لە جەنگی ئەمریکا عێراقدا سەرفی کردووە، هەتا ئێستا نەگەو پارەی نەتوانیوە سوودبەند بێتەوە لی ئەسڵەن وەکو پێویست ئامانجەکانی نەپێکاوە، بۆیە بەغێر مباشری دان بە شکستی خۆیانە نێنەر لە عێراقدا بۆ لەبەرەوەی ئەو لە زمانی دارایە بەم جۆرەیە چەنە خەرجەکەی چەنە داهاتە دەسەکەوێتەوە، بۆیە هەمیشە بە وردی چاودێری عێراق دەکات. گرتنەوەی ئەو بڕەپارێش تەنها بۆ ئەوەیە کە
چەند جارێک پامی نردۆ بۆ عێراقە ئەبێ ئەو بڕەپارانی کە تەمیل دەکرێت بۆ ئەو کوتلانی کە دژی ئەمریکان و هاوتەبان لەگەڵ وڵاتێکی ترە ببڕێت کە کردەیەکی ڕاستەقینەی نەبێ بۆ ئەم بڕینی ئەم پارەیە لەبەرەوە ئەمریکا مەجبورە بێ مادام مەترسێکەوەنە گەورەیە بۆچی حکوومەتی عێراق بەخواستی ئەمریکا ناکا و ئیتر دۆلارەکەی بۆ بکرێتەوە و ئەم گرفتە دروست نەبێت خۆی دەبوو وابێت بەڵام ئێمە دەزانین عێراق فرە ڕەنگە لە ڕووی سیاسیەوە فرە حزبیە لە ناو حزبەکانیشا فرە کوتلەی هەیە بە تایبەتی لە باشوور لەبەرەوە هەمیشە ئاوای کردووە ئەگەر ببینی چەند جارێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەگۆڕێت بۆ ئەوەیە کە پلانی باشتر جێبەجێکرێکە ئەوەیە کە سێرەکەی دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆک وەزیرانی عێراق کاتێکی زۆری پێچێ پێویستەکە ڕەزامەندی بە تایبەتی ئەمریکای لەسەر بێت و گڵۆپی سەوزی بۆ هەڵە بکرێ و لە هەمان کاتیشا بتوانێت عێراق تەوازنێک لە ببێ بە سنتەرێک بۆ دروستکردنی هاوسەنگی لە ناوچەکەدا چونکە ئەمە دەزانین دراوسەکانی عێراق چاویان بە هیچ پێشکەوتنێکی عێراقڵ ناوە ئەسڵەن چۆنیان بوێ ئەتوانن بەشی خۆیان لە ناو عێراقدا بەدەست بێنن کە ئەمە خۆی لەخوا کارەساتە کەوای کردووە عێراق ناتوانن زۆر وڵاتێکی لەسەر پێوەستا خاڵێکی تر باس کرد کە خواستی ئەمریکایە ڕێخستنەوەی سیستمە بانکیەکەیەتی بۆ پێشتریش چەندین جار ئەم بابەتە لەگەڵ بانکی ناوەندی عێراقدا گفتوگۆی لەسەر کراوە ئایا ئەو ڕێخستنەوە و ئەو چاکسازیانەی کە بانکی ناوەندی پێشتر دەستی پێکردو بەشێکی لەسەر خواستی ئەمریکا بووە ئامانجەکانی خۆی پێکاوە لە عێراق تا ڕادەیەکی باش چونکە ئەگەر ئامانجەکەی نەپێکە ئێستا کەتی بانقی زۆر زۆر لە دواوە بوو بەڵام خۆشببختانە هەوڵی باش دراوە پلانی باش جێبەجێ کراوە و بە وردیش بەردەوام لە جێبەجێکردنی چونکە چەند خاڵێک دیاری کرابوو ئەبێت سەرمایی بانقەکەت زیاد بکەی زۆرێک لە بانقەکان هاتن بەدەم ئەم داواکاریەوە سەرمایان زیاد کرد بۆ ئەوە بووکە گرنتی سەرمایە و دارایی هاوڵاتیان پارەپولی هاوڵاتیان پارێزراو بێ پلانی دۆمیان مەرجی دۆمیان ئەوە بۆ ئەگەر ناتوانانی سەرمایەکەت زیاکەی فەرمو و یەک دوو بانک یاخود سێ بانک چەند بانکە بەیەکەوە ڕێبکەون و یەک بگرن ئەمەش لە چەند بانکێکا ڕوویاو بەڵام هێشتا بڵاو نەکراوەتەوە ئێلان نەکراوە سێمیش ئەگەر ئەم دوو مەرجەت پێجێبەجێ ناکرێت فەرمو لە بازاڕی بانکی بڕۆرە دەرەوە بۆیە چەند بانکێک ڕۆشتوتە دەرەوە و هەروەها لە بابەتی گەشتگیری داراییە ئیشی زۆر باش کراوە کێبڕکێکی یەکجار زۆر هەیە لە ناو بانکەکانە بۆەوەی کە زۆرترین خزمەت گوزاری دارایی و بانکی بگەێنە دەست هاوڵاتیان لە هەر شوێنێکی ئەم وڵاتە بێ بۆیە تا ڕادێکی باش ڕۆشتۆتە پێشەوە بەڵام بڵین ئامانجەکەی 100% پێکاوە نەخێجارە نەی پێکاوە ئەم کارانەی باسی کرد بانکی ناوەندی دەستیاوەتێ هەر لە شمولی مالی هەتا ڕێخستنی کارە بانقیەکان و بە دیجیتالکردنی مامەڵەکان بەس کاتێک کە جەنگ دێتە پێش گرفتی دارایی بۆ وڵاتەکە دروست دەبێ ناوچەکەت بە قەیرانێکی گەورەی ئاڕوا پێتوانیە ئەمە گرفت لەمپەر دروستەکە لە بەردەم و کارانی کە دەستی پێکردووە بەڵێ بە تاکید هەموو هەر ناتەباییەک هەر ئاڵۆزیەک ئەبێتەوەی کە چۆن ئەم پلانانە بەجێ بێ ئەسڵان کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی دارایی عێراق ئەبێ عێراق بە هەر جۆرێک لە جۆرەکان خەرجیە ناپێویستیەکان ڕابگرێت یاخود خەرجەکانی پۆلێن کاتەوە جارێکی تر ڕێزبەندیان کە کامیان لە هەمان گرنگترە ئەبێ ئەوانە جێبەجێکە و تاکو بە هیچ جۆرێک کاریگەری نەبێت لەسەر پێدانی موچە بە فەرمانبەران و هاوڵاتیان چونکە خۆتان نەزانن کە بابەتی موچە بابەتێکی کۆمەڵاتی و سیاسی و ئابوووریە کە پەیوەندی بە داهات و سەرمایە و ژیانی هەر تاکێکەوە هەیە لەبەرەوە زۆر هەوڵەدات ئەو خەرجە ناپێویستیانەکەم کاتەوە و داهاتی خاڵێک هەڵبەتە وەکو ڕاوێژکارێکی دارایی و زۆر ئاگاداری کاروباری بانکەکانی خاڵێک لە بابەتی بانکە هەیە بابەتی متمانێ
لەم دواییە بە بانکەکانی عێراق و هەرێمی کوردستان خەریک بوو متمانەیەک دروست بێت و دروست بوو لە نێوان هاوڵاتی و بەکاربەر و بانکەکاندا. بەس هەندێک میدیای عێراقی باسییان لەوە کرد لەم جەنگەیە هاوڵاتیان دەستیان کردووە بە ڕاکێشانی پارەکانیان، هەوڵیان داوە کە کەمترین پارە لە بانکەکان بێڵنەوە. ئەمە چی گرفتێ دروستەکە ئەگەر بێت و بازرگانان هاوڵاتیان دەستکەن بە ڕاکێشانی پارەکانیان نێڵن لە بانکەکان بمێنێتەوە؟ هاوڵاتیان مافی خۆیانە کە پێشببینی بۆ ڕووداوەکان بکەن و پێیان وایە بێ کە پارەکان لە بەردەستی خۆیان نابێت پارێزراوترێ بێ، بەڵام هێشتاش خەڵکێکی زۆر متمانی هەر بە بانقی وە. بۆچی هاوڵاتی بیریش لەما کاتەوە لەبەری وەکو ئاماژەت پێدا بەڕێزت متمانی بانکی کایی سەرەکی ناو مامەڵەی هاوڵاتی و بانکە. ئەم متمانەیە تا ڕادێک تازە خەریکە دروستە بێتەوە، چونکە هەمیشە عێراق لە ناو قەیرانە بووە، هەمیشە هاوڵاتی زەرمەندی یەکەم بووە کە لەوەی کە پارەی لە بانکەکانە فۆتاوە لە ناوچووە. بەڵام وردە وردە خەریکە ئەمە باش بێ، وەک ببینی مەسەرەن لە ماوەی ئەم چەند ساڵە چەندەها بانقی نوێ هاتوونەتە ناو بازاری بانکیەوە. ئەگەر زۆر ورتر سێری بارودۆخەکەگەین چەندەها لایەن داوای بانقی مۆڵەتی بانقی دیجیتالیان کردووە لە کاتێکە ئەوەی کە لە بەردەستی ئەمە وەکو چاودێرانی دارایی بانکی بەلایەنی کەمەوە نزیکەی 90 لایەن داوای مۆڵەتی بانکی دیجیتالی کردووە کە ئەمە یعنی ئەتوانین بڵین ژمارەیەکی دڵخۆشکەرە، ژمارەیەکە لەسەر بنەمای ئەوە دروست کراوە بازار چەندی پێویستی بەم جۆرە مۆڵەتەیە، لەسەر بنەمای ئەوە دروست کراوە ئایا هاوڵاتی بە فعلی پێویستی بەم بانقە هەیە. ئەمە داتایەکی خۆش ینی دڵخۆشکەرێکە کەرتی بانقی عێراقی بەرەو بژانەوە ئەڕوە کە کایەکی سەرەکی و پایەکی سەرەکیە لەوەی کە داراییکی تۆکمی هەبێ. زۆر باشە. هەندێک ئابووریناسان و شارەزایانی دارایی عێراق پێشببینیەکی تۆزە ناخۆشیان کردووە بۆ موچەی مانگی پێنجی موچەخۆرانی عێراق. هەڵبەتە هەرچی عێراق بگرێتەوە هەرێمی کوردستانی شەگرێتەوە. باز لەوە دەکەن کە لە مانگی پێنجدا عێراق ئیتر بە تەواوی ئەو شۆکە دارایی هەیە بەهۆی ئەم جەنگەوە لێی دەدا. بۆ باز لە هەندێک داتا دەکرێت کە بانکی ناوەندی لە پێشەم جەنگە چەندێک دۆلاری کاشی لەبەردەست بۆ چەندێکی بەکارێناوە بۆ نیوە دابەزیوە. تۆ پێشببینی چییە بۆ داهاتووی نزیکی دۆخی دارایی عێراق؟ ئایا دووچاری ئەو کورتێنانە گەورەی کاش دەبێتەوە؟ ئەتوانین بڵین تووشی کورتهێنانی بوجاوێ، بەڵام بە کۆتایی هاتنی ئەم جەنگە ئیش و کارەکانەکەوێتەوە سەر جێگەی خۆی، ینی سەر باری پێشووتری خۆی و بگرێ ڕەنگە وردە وردە بەرەو باشتر بکرێت. واتە بەردەوامی جەنگەکە مەترسیەکان بەڵێ بەردەوامی جەنگ هەرچەنە لەم یەک دوو ڕۆژەی پێشوە هێڵێکی تری خستۆتەوە گەر کە لێەوە جارێکی تر نەوتی عێراق بچێتەوە بەندەری جیهان. ئەمە وا کات کە بە جۆرێکی تر عێراق سوودبند بێت لەم حاڵەتە، چونکە پشت نابەستێت بە گەروی هورموز، پشتە بێت بەستێتەوە بە هەرچەنە تا ڕادێک. بەس دکتۆر پێشتریش باسمان کە پارەیە منەوە تاچێتەوە ئەمریکا، ئەگەر تیارەکە نەفڕێ و پارەکە نێنێتەوە گرفت بۆ دارەیە. بەڵام بەشی خۆی هەڵبەتە ئاڵێن ڕێژەیەکە لەو کاکێ پشتیوان پێشووتریش لە کاتی سەقامگیری ینی کە هیچ جەنگێکیش نەبوو، ئەتوانین بڵین کاتێک گەروی هورموز زۆر بە ئاسایی ئیشی کردووە. ئەمریکا هەمیشە دژی ئەو بۆکە دۆلار بە تیارە بێنێت بە فڕۆکە بێنێتەوە بۆ عێراق، بۆیە هەموو هەوڵێکی لەسەرەوە بۆ کە عێراق پێویستەکە لە بابەتی کاش بێتە دەرەوە بچێتە سەر بابەتی دیجیتاڵی و بانکی و لە جیاتی مامەڵەکردن بە کاش مامەڵە بەڕەقەم کات. زۆر ئاسانکاری کردووە کەوەی کە بانقەکانی ئێرە بتوانن حواڵە بکەن و لە ناو بانقەکانی ئەمریکا هەژماری بانکی بکەنەوە. هەموو ئەمانە بۆوێ کە ئەم مامەڵە ئاڵۆزە پڕمەترسیە بە شێوازی کاش بگوازێتەوە بۆ بابەتی بانقی و دیجیتاڵی. هەوڵی داوە هەمیشەش ئەوڵە، ینی ئەگەر جەنگیش کۆتایی پێبێ دڵنیا بە ئەمریکا هەمیشە پەستان لەسەر عێراق دروستەکە کە ئەم
کەمترین مامەڵی کاژمێن کەمترین مامەڵی کاش هەبێ ئەم ئاڵوگۆڕە. دکتۆر دوایین پرسیارم پەیوەستە بە سیستمی دارایی جیهانی. باز دەوە دەکرێم جەنگەی ئێران ڕەنگە سیستمە کۆنەکە یاخود لانی کەم ئەو سیستمە دارایی پێش جەنگ پەیڕۆ دەکرا بیگۆڕێ بە سیستمێکی تر چ مامەڵە بێ بە دۆلار بە یوانی چینی یا هەر سیستمێکی دیکەی پەیوەست بە کە گرێدراوە بە بازرگانی نێودەوڵەتەکان. ئەتوانین ئێمە وای ئەبینین، یانە ئەتوانین ئەمە بڵین کە هەموو قەیرانێک کە دروستە بێت بارودۆخی دارایی و ئابووری وەکو پێش ئەو کاتی لێ نهاتوو. بۆ نمونە ینی زۆر دیارترین نمونە ئێمە گەر بگەڕینەوە بۆ ساڵی 2019 2020 پێش هاتنی کۆڤید-19 بارودۆخی گیان بە جۆرێکی تر بوو. دوای ئەوەی کە لەکداون دروست بوو بە هاینەوت ئاوا هاتە خوارەوە کە سێکتەری ئابووری و دارایی زۆربەی وڵاتان زەرمەند بوون، هاتن قەرەبوویەکی یەکجار زۆریان کردەوە بۆ هاوڵاتیان ئەو وڵاتانی کە پێشکەوتون و داراییەک و ئابووریەکی تۆکمیان هەیە. ئەگەر سێری نرخەکان کەی لە دوای تەواوبوونی بابەتی کۆرۆنا بازار وەکو خۆی لێ نهاتەوە. نمونەیەکی تر کاتێ باسی ئێمە جەنگی ئۆکرین و رووسیاکرد ئەو بارودۆخی کە هەبوو نرخی کاڵە لە پێش ئەو جەنگە بابەتێکی تر بووە، ئێستا بابەتێکی ترە. واتە پێش جەنگی ئێران دۆخە دارایی یا سیستمە دارایەکە جیاواز دەبێت لە دوای جەنگ. زۆر زۆر دڵنیایەوە چونکە ئەمە هەر قسەی ئێمە نیە، ئەمە چەندەها لێکۆڵینەوە بە هەموو قەیرانەکانی کە پێشووتر ڕوویاوە کاتێ لێکۆڵینەوە پەیپەری لەسەر کراوە هەمووی ئاماژە بووە درێ. زۆر زۆر دڵنیام لەوەی کە ئەم بارودۆخی کە دروست بووە نرخ پێش گیرانی گەر و هورمۆز چۆن بووە دوای جەنگ وای لێ نهاتەوە. زۆر باش. بەڕێز دکتۆر دیاری شێخ جەلال مامۆستای زانکۆ ڕاوێژکاری دارایی ماندوومان کردی.